ڕۆژ باش من ڕێبینیار ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین بۆ ئەمڕۆ چەند بڕگە و بابەتێکی سەرەکیمان بۆ ئامادەکردوون و هەروەها سێ تەوەری سەرەکی دەبێت کە لەگەڵ میوانەکان گفتگۆی لەسەر دەکەین. لا تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسە دەکەین لەسەر ئەو ڕێکارە ئیداری و ئەو ڕێکارە تەندروستیانەی کە گیراونەتە بەر لە پارێزگای کەرکووک بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناکە لە ماوەی ڕابردوودا لە ناو باشووری کوردستان یەکەم جار لە کەرکووک حاڵەتی ڤایرۆسی کۆرۆنا چوار خێزان بوون کە ڕۆژبوونە کۆماری ئیسلامی ئێران ئەو حاڵەتی نەخۆشی کۆرۆنایان لێ دەرکەوت. لە ماوەی ڕابردووشدان لە پێنجشەمەی ڕابردوو حاڵەتێکی دیکەش هەر تۆمار کرا لە کەرکووک واتە ئێستا 5 حاڵەتی ڤایرۆسی کۆرۆنا لە ناو شاری کەرکووکدا هەیە. ئەو ڕێکارە ئیداری و تەندروستیانە چین کە ئیداری پارێزگاکە و بەڕێوەبەراتی تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکە گرتویانەتە بەر بۆ ئەوەی کە ئەم نەخۆشیە زیاتر تەشەنە نەکات لە ناو شاری کەرکووک. لە بابەتی دومی بەرنامەکەشماندا هەر لەسەر ڤایرۆسی کۆرۆنا دەڕۆین. ئەو خۆراکە ڕۆکیانە چین کە پێویستە ئێستا ئێمە گرنگی پێ بدەین، خۆراکی ڕۆکی و لە هەمان کاتیشدا بەرهەمەکانی میوە کە گرنگی پێ بدەین بۆ ئەوەی کە هەموو لایەک باس لەوە دەکەن کە بەرگری لەش ئەگەر بەهێز بێت یەکێکە لە مستەحیلەکان ئەگەر تووشی ئەو نەخۆشیە ببیت. ئەو جۆرە خۆراکانە چین کە گرنگیان پێ بدەین و پێی تەمەنەکانیش بێگومان ئەم بابەتە دەگۆڕێت. هەروەها خواردنە کوردەوارەکان ئێمە چونکە لە خواردنە کوردەوارەکاندا زۆر لە بابەتی گژوگیایی و هەندێک بابەتی دیکە بەکاردێنین کامەیان زۆر گرنگەکە بخورێت. لە تەوەری سەمین بەرنامەکەشماندا باس لە بابەتێکی پێوەست بە گواستنەوەی هاتوچۆ دەکەین. ئێستا لە ناو شاری سلێمانی و دەوروبەری ژمارەیەک لە شۆفێری تەکسی ژن هەن کە هاتوچۆ بە کچان و ژنان دەکەن، بەڵام ئەم بابەتە فراوان نەبووە. حکوومەت یاریمی کوردستان بە تایبەتی داری پارێزگای سلێمانی بەنیازە کە لە ساڵی داهاتووەوە ئەگەر نووسینگەی شۆفێری ژنان هەبێت ئەو خوێندنگاکانی کچان ببەخشێت بەم ژنانەی کە تەکسیان هەیە یاخود ئەگە بتوانن پاس لێ بخورن. بەڵام گرفتە گەورەکە ئەوەیە ژنان و کچان بۆ خۆیان نایەنە پێشەوە بۆ ئەوەی ئەم کارە بکەن. زۆر کەس دەڵێن دەرفەتێکی گرنگە، کارێکی زۆر باشە بۆ ئەوەی کە بتوانن بێنە پێشەوە و ڕاستەخۆ ئەگەر کەسێک فێری مۆڵەتی شۆفێری گشتی وەربگرێت و بتوانێت تەکسی یاخود ئەگەر باشتریش بێ بتوانێت پاس لێ بخورێت، زۆر کەسێ دەڵێن ئێمە دەتوانین هاوکاریان بکەین بە کڕینی تەکسی بیاخود بە کڕینی پاس بێ بۆیان بۆ ئەوەی کە هەم دەرفەتێکی کار بێ بۆیان هەم بتوان وێزگەیەکی لەو شێوە بکەنەوە. بەڵام بابەتە ڕۆسلبیەکە ئەوەیە کە ژنان و کچان بۆ خۆیان بۆم بابەتە نایەنە پێشەوە. بزانین هۆکارەکانی چین. ئەمە تەوەری سێم بنمانکەمان دەبێت کە گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا ڕاستەخۆ دەچینە پارێزگای کەرکووک میوانێکمان لەگەڵایە بەڕێز دکتۆر بورهان عومەر ڕەشید کە ئەندامی خانەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە لە پارێزگای کەرکووک. بۆ خۆی دکتۆرێکی خانەنشینە، بەڵام بەپێی ئەو پسپۆری و بەپێی ئەو خیبرەی کە هەیەی ئەو شارەزایی کە هەیەی ئێستا لەگەڵەوەی ڤایرۆسەکە گەشتە ناو شاری کەرکووک چەند حاڵەتێک و گوتمان 5 حاڵەت تۆمار کراوە. ئیدارەی پارێزگای کەرکووک و بەڕێوەبەراتی گشتی تەندروستی کەرکووک داوایان لێ کردووە کە بچێتە نێو ئەو خانەیەوە ئەو لیژنەیەوە بۆ ئەوەی کە بتوانن ڕێکاری پێویست بگرنە بەر. دکتۆر بورهان ڕۆژ باش. ئەمەوێت سەرەتا باس لە داتاکان بکەم لە پارێزگای کەرکووک هەر ئەو 5 حاڵەتە هەیە کە پێشووتر ڕاتانگەیاندووە حاڵی تەندروستی ئەو 5 کەسە چۆنن؟ بەیانتان باش، زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە. بەڵێ تاکو ئێستا ئێمە ئەو 5 حاڵەتەمان هەیە کە توش بوونە بە پەتای کۆڤید-19. ئەو 5 حاڵەتە ئێستا لە سنتەری تایبەتن بۆ چارەسەری پەتای کۆرۆنا کە فەرماگای تەندروستی کەرکووک توانی لە ماوەی 3 ڕۆژدا کە خواڵەخانەیەکی تایبەتمان هەبوو تازە تەواو بوو بەکاری بێنن بۆ ئەوەی کەوە چارەسەری ئەو توشبوانە بە شێوەیەکی تەندروست و زانست بکرێ، لەگەڵ ئەوشە لە شۆنێ بێ کە ئەگەری توشبوونی خەڵکی دیکە دوورکەوێتەوە لی. بەڵێ ئەو 5 کەسە ئێستا باری تەندروستیان جێگیرە و باشە و دیێنێکە لە 4 لەو کەسانە سامپڵی نوێمانوە گرت، ڕەوانەی بەغامان کرد ئەمڕۆ بۆی کەوا بزانین ئەگەر نێگەتیڤ بن جاردیکەش بۆ بەیانی سامپڵێدیکە وەرەگرین، ئەگەر جاردیکە نێگەتیڤ بوون ئەو وەختە دەریانەکەین لە نەخۆشخانە. ئانی دکتۆر مەبەستت ئەوەیە کە پشکنینتان بۆ کردوون ئێستا
نەگەتیفن ینی بەرەو چاکبوونەوە دەڕۆن ئەو نەخۆشانەی کە پێشووتر ڕاتانگەیان کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون؟ بە جۆرەی ڕێنمایی بەدواشوونەوە بۆ هەر نەخۆشێک کە تووشی ئەم نەخۆشییا بێ دوایەوەی کەوا باری تەندروستی باشە بێت و جێگیرە بێ دێن جارێکی دیکە پشکننی بۆ ئەەکەین بۆی کەوا بزانین ئەو سامپڵی کرێ وەرەگرین ئاسەواری ئەو نەخۆشیی تیاماوەیاننا ئیجا بۆیە دەرێم گەنێکە وەرمان کرد ئەمڕۆ نردومانە بۆ بەغا جارێ نازانین ڕاستی ئەنجامەکەی چییە بەڵام ئەنجامەکەی باش بوو نەگەتیڤ بوو دیارە بە جۆر ڕێنمایەکان گەر کە بەیانیش جارە دیکەیان وەرگینەوە ئەگەر جارە دیکەش نێگەتیڤ بوو ئەو وەختە مانایەوەیەکەوە چارەسەر بوونەوە و چاکبوونەوە دەریانەکەین لە سنتەرەکە بەپێی ئەو تەوان ئەم نەخۆشیە تازەیە هاتووە بەڵام بەپی پێشبینی خۆتان هەستەکەنم نەخۆشانە هێندە چاک ببوونەتەوە کە ئیتریانی ئەمە هەواڵێکی دڵخۆشکەرە بێت کە ئەگەر ئەمانە چاک ببوونەوە ینی نەخۆشیەکەیان نەما بێت لە ڕووی کلینیکەوە بڵێ باش بوونە بەڕاستی خۆیان هەر دووەم ڕۆژ دوای ئەوەی کەوا دەستکرا بە چارەسەری ئەم توشبووانە بە جۆرەی پرۆتۆکۆلێک کە فەرمانگەی تەندروستی کەرکووک داینە بە هەماهەنگی لەگەڵ ئەو پسپۆرانەی دکتۆرانەی هەناو کە خبرەیەکی زۆریان هەیە ئەزمونێکی زۆریان هەیە لە بەرانگربوونی ئەو پەتایانەی کەوا ئەم چەند ساڵانی ڕابردوو بە هەموو جۆرێک کە لە کەرکووک و لە بە باقی عێراق و یاخود لە گەجیهان ڕوویە ئەمانە توانیان کەوا پرۆتۆکۆلێ دەستنیشان بکەن بۆ چارەسەری ئەم نەخۆشیە ئەو پرۆتۆکۆلە وەکو فەرمانگەی تەندروستی کەرکووک پەسەند کرا و دەست کرا بە بەکارهێنانی و زۆر کاریگەر بوو بۆ ئەوەی کەوا نەخۆشەکان بۆ ڕۆژی دووەم ینی حالەتیان بەرەو باشبوون ڕۆیی هەمان ئەو پرۆتۆکۆلە نوکە بڵێن تازە ڕۆژی یەکشەم وەزارەتی تەندروستی عێراق بڵاوی کردەوە بۆ ئەوەی کەوا هەموو فەرمانگەکانی تەندروستی کەرکووک بەکاری بێنن بۆ چارەسەری ئەو نوع نەخۆشیانە. باشە دکتۆر ئەمە بەستم ئەوە بوو ئەمە هەواڵێکی دڵخۆشکەرە بێ هەم بۆ باشووری کوردستان هەم بۆ عێراق کە ئەگەر ئەم نەخۆشیانە چارەسەر بووبوون و چاک بووبوونەوە تەمەنیان چەندە و کەسانی کە تووشی نەخۆشیەکە بوون خۆیان نەخۆشی درێژخایانیان هەبووە ئەمە حاڵەتەکە بۆ هەر پێنجیان وان یا بۆ ئەو چوارەی یەکەم وایە ئەمە بۆ چارەکەی یەکەمە ئەوی پێنجەمش زۆر باشە ئەوانەی چارەکەی یەکەم بەڕاستی گەنجن دوو خوشک و دوو زاوان کە لە یەک ماڵە ژیان و گەنجن ینی تەمەنیان بینی 30 بۆ 40 ساڵە نەخۆشی درێژخاییان نەبوو بەس ئەوەی پێنجەم تەمەنی 51 ساڵە ئەوش ئێستا باری تەندروستی زۆر جێگیرە. باشە دکتۆر وەڵێ خۆی ئەتوانین بڵین ببوورە ئەتوانین بڵین ئەگەر بێت و ئەم چوار کەسە دەرکەوتکەوە نێگەتیڤ بن مانایەوە بێتە هەواڵێکی دڵخۆشکەر و کوردستان و بۆ باقی عێراق کەوا ینی ئەگەری چارەسەری بۆ ئەم نەخۆشیە ئەتوانین بڵین ئەبێ بێگومان یان ئەم هەواڵێکی دڵخۆشکەرەکە ئێستا گەرەو نەخۆشانە بەرەو چارەسەرکردن ڕۆژبوون کە هەرچەند خۆی نەخۆشیەکە چارەسەری نییە بەڵام ئەمە هەنگاوێکی باشە کە خەڵک نەترسێت لە بابەتەکە ئەگەر خوا نەکردە تووشی نەخۆشیەکە بوون. دکتۆر حەزەکەم قسە بکەیت لەسەر بابەتی ئەو ڕێکارە ئیداری و تەندروستیانەی کە لە پارێزگای کەرکووک گرتوتانەتە بەر خۆشبەختانەیانی لە نزیکەی هەفتەیەک زیاترە بێت ئەو چوار حاڵەتە لە کەرکووکە هەبوون بەڵام تەشەنەی نەکردووە و 5 حاڵەتی کە هەتانە لە کۆماری ئیسلامی ئێرانیەوە گەڕاونەتەوە و تووشی نەخۆشیەکە بوون. هیچ بابەتێکی دیکە هەیە کە لە کەرکووکە کەسی دیکە توش بوو بێت یاخود بۆ نردبێتتان بۆ پشکنی؟ ئێمە بەڕاستی ڕۆژانە دەستنیشانی گومان لێکراوەکەین گومان لێکراوە بێ ئەو کەسێک کەوا لە ئێران هاتوێتەوە باشە ئەگەر بێت و لە ئێران بێتەوە ئێمە دێین پشکنی بۆکەین یاخوب بڵین فاسی ئەەکەین بزانین پەتای هەیە تای هەیە کۆخەی هەیە ئەگەر بێت و پەتا و کۆخەی هەبێ یەکسەر نمونەیەکی لێوەرەگرین ئەینەرین بۆ بەغا هەمان ڕۆژ ئەنجامەکەیمان دێتەوە ئەگەر پۆزتیڤ بێ ئەوە داێنین بە کەیسێکی کۆڤید-19 و ئەینەرین بۆ سنتەری چارەسەری پەتا لە ناوچەی پیشەسازی کەوت کە تازە بڵین تەرخامان کردووە ئەگەر بێت و نەخۆشەکە ئەو کەسێک کە لێران شاتوەتەوە بەڵێ باری تەندروستی باشە و کۆخە هەڵامەتی نییە ئەیدەنین بۆ ماوەی 14 ڕۆژ لە شۆنی تایبەت بۆ گۆشەگیری لە نەخۆشخانەی کەیوان
کە عیدی کۆمپانیای نەوتی باکوورە چۆن بە هەماهەنگی لەگەڵ یانە ئەوان ئەو شۆنیان تەرخان کرد بۆ ئێمە بۆەوەی کەەوە ئەو کەسانێکەوە دێنەوە لە وڵاتانێکەوە نەخۆشەکەی تایە بۆ 14 ڕۆژ جێگیریان کەی لەوێ و بە بەردەوامی ڕۆژانە دووکەرە تایەکەیان سێدەکەین زان تیان هەیە یان نە بای تەندروستیان جۆ نەگەت دوای 14 ڕۆژ بای تەندروستیان باش بوو ئەوانش هەر کەسێک و ئەنیێنەوە ماڵی خۆیان بەڕاستی ئێمە وەکو فەرماگەی تەندروستی کەرکووک بە 4 قۆناغە ڕۆیشتین بۆ بەرەنگاری بۆ ئەم نەخۆشیە ترسناکە قۆناغ یەکەم کە لە دەی یەکەوە دەسی پێ کرد بنین دوسێ ڕۆژ پێشەوەی کەەوە بە فەرمی ئەعلان بکرێتەوە ئەم نەخۆشی هەیە لە چین بە جۆرە ئەوەی کەوایمە هەماهەنگیمان هەیە لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانی بەڵێ زانیاری باشمان بۆ ها دەربارەی ئەم نەخۆشیە وەکو فەرماگەی تەندروستی کەرکووک لە دەی یەکەوە دەستی کرد بە بڵاوکردنەوەی ئەم زانیاریانە و هەمان کات ئەو مادە زانستیانەی دەربارەی ئەم نەخۆشیە و ئەگەری چۆنەتی توشبوون و ئەگەری چۆنەتی مامەڵەکردن و یاخود چارەسەری بۆ هەموو پزیشک و کارمەند و پەرستیارەکانی فەرماگەی تەندروستی کەرکووک لە هەمان کاتە هەوڵێکی تەواوماندا بۆەوەی کەوا بڕێگەی بنکە تەندروستەکان و بڕێگەی میدیاوەکەوە هۆشیاری زیادکەین دەربارەی من نەخۆشیە ناو کۆمەڵگا و لە هەمان کاتشا دەستمان کرد بەوەی کەوا هەر کەسێک لە چینەوە هاتووە یا هەر چینیەک لە کەرکووکە پشکنی بۆ بکرێ بۆی کەوا بزانین ئەو کەسە ئەگەر هاتوێتەوە تازە سامپڵی لەوەرگن ئەگەر نهات بێتەوە تازە بەدوایە بچین بۆی کابزانین ئەم پەتایی هەیە یان نە ئەوە تەمان قۆناغی دۆم بوو لە قۆناغی سێمایە کە زانیمان کە لە ئێران ئەم پەتایە هەیە یەکسەر هەموو کەسێک کە لە ئێرانەوە هات دەستمان کرد بەوەی کەوا بەدواشنایان بۆ بکەین تەنانەت ئێمە لە کەرکووک شتێکی فڕۆنگەتە شتێکی تازەی کرد داوای کرد لە هاوڵاتیان زانیاریمان بنێن دەربارەی ئەو کەسانەی کەوا لە ئێران هاتونەتەوە لەم ماوەی 4 ڕۆژە بۆ ئەوەی کەوا بەدوایان بچین تیمی تایبەت لە هەر بنکەیەکی تەندروستی سەرەکی دانرا بۆ ئەوەی کەوا بچینە ماڵی ئەو کەسانەی کەوا لە ئێرانەوە هاتوون بۆ پرسیاری ڕامەکێشێ ئێوە لە کەرکووک کەرەنتینەتان نییە ینی شوێنێکتان نییە بۆ ئەوەی کە ئەو کەسانی لە کۆماری ئیسلامی ئێران گەڕاونەتەوە یاخود ئەوەی کە لە وڵاتی چین گەڕاوەتەوە لە شوێنێکە بیان هێڵنەوە و چاودێری تەندروستیان بکەنەوەکەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان پێڕەوە کرێت بەڕاستی خۆی لە هەرمی کوردستانش نەبوو لە سەرتاوە حەزەکەم بزانی شۆنی کەرەنتین ینی شۆنێکی وا نەبوو بڵێ بتوانێت ژمارەیەکی زۆر بگرێ بەڵام ینی بەتاکید بۆ چەند کەسێک کە ژمارەیان کەم بێ شۆرمان هەبوو بەڵام ئەو کەسانێکەوە ینی هاتووبنەوە لە یاخۆ ئەو چینیانی کەوا لە کەرکووک بوون دوایی ئەو ئێرانی ئەو کەسانی ئێران هاتنەوە ژمارەکەیان زۆر بوو بۆ ئێمە وەکو ڕێنمایی تەواوی وەزارەتی تەندروستی هەر کەسێ لە شۆنی خۆی ینی کەرەنتینی ماڵەوە یەک پێرەین لە ماڵەوە کەرەنتین کرا لە هەمان کاتشایە بە دواتچوونەوەی بۆ کرا ڕۆژانە بەڵام ئێستا ئێمە کە لە ڕۆژی پێنجشەمەوە توانیمان بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی نەوتایە لەگەڵ کۆمپانیای نەوتی باکوور ئەو شۆنە زۆر گونجاوە کە باڵخانەیەکی تازەیە ینی شۆنێکی زۆرتیایە بۆ هەر کەسێک ژوورێکی تایبەت دانراوە بە یەتاب بۆ حاڵەتی توشبووەکانە یا بۆ ئەوانەیە کە گومانیان لێ ئەو کەسانێک کەوا کەرەنتین نەکرێن ئەو کەسانێک کەوا گۆشەگەریەکەن کەرەنتین نەکرێن ئێستا ئێمە ئەم دەقەیە لە کەیوان دە کەسمان هەیە کە کەرەنتینن هینیان پێوە نیە ینی ئاسەواری نەخۆشەکان پێوە نیە بەڵێ کە 4 ڕۆژ بمێننەوە بە دواتچوونیان بۆکەین ڕۆژانە بۆی کەوا ئەگەر بێت و دوای 4 ڕۆژ ئەو کەسانی کە لە کۆماری ئیسلامی ئێران گەڕاونەتەوە و لەناو کەرەنتینەیە نین ئەوانە چاودێری تەندروستیانەکە لە ماڵەوە ینی دڵنیان لەوەی کە ئەمانە تێکەڵی کەسی دیکە ناکەن بۆ ئەوەی کە خوا نەکردە ئەگەر نەخۆشیەکەیان گرتبوو بڵاوی بکەنەوە بەڵێ ئێمە ئەوکو پێم وتی ینی چووکەم شۆنێکی گونجاو نەبوو بۆ ئەو ژمارە زۆرەی خەڵکی کە لە ئێران هاتوبەوە دیارە ینی شۆنێکی تایبەت نەبوو بۆی کارێکی خین بۆیە ئەو بە جۆرەی ئەو ڕێنمانەی کەوا وەزارەتی تەندروستی فیدرال هەیبوو لە ماڵەوە دواتچوان بۆ کرد بۆ 2-3 ڕۆژ یەکەم بەس دوای ئەوە ئەو شۆنەمان کە تەرخان کرد ئیستا هەر کەسێ لە ئێرانەوە بێ یەکسەر ئەینەرین بۆ کەرەنتین ئەگەر بێت و تایەکەی نەبێ یاخو کۆخەی نەبێ بەڵێ
باشە دکتۆر وەکو دواپرسیار وەکو خۆت سپۆرێکی لەو بوار هەیە و شارەزایشی گەورەتان هەیە و چەند ساڵێکە کاری پزیشکی دەکەن ڕێنماییتان چیە بۆ هاوڵاتیان و بودجەی پێویستان لە بەردەستە لە پارێزگای کەرکووک بۆ ئەوەی کە کار بکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسە؟ خۆشبەختانە وەزارەتی تەندروستی فیدرال یەکسەر هەستا بە تەرخانکردنی بودجەیەکی تایبەت بۆ ئەم مەبەستە ئەوش دوای هەماهەنگی و هەوڵی زۆری پەرلەمانتار بێستون زەنگەنە و جەنابی بەڕێوەبەری گشتی فەرماگەی تەندروستی کەرکووک لەگەڵ جەنابی وەزیر و لایەنی پەیوەندیدار لە وەزارە هەمان کات دەرمان و ئەو پێداویستانەی کەوا بۆ دەستنیشانکردن و ئەوانە وەزارەتی تەندروستی بەشێکی بۆ ناردین لە هەمان کات شایە لە پارێزگای کەرکووک جەنابی پارێزگار و هەوڵێکی تاوی هەبیانی یامەتێکی تاوی هەبوو بۆ ئێمە کە توانیمان بە ئەو بودجە تایبەتەی کەوا تەرخانی کرد سنتەری چارەسەری پەتا دابین بکەین بە هەموو ئامێرێکەوە بە تەنانەت بە جەنەرەیتەر لێتوانی بڵێن لە کەرکووک هیچ گرفتێکتان نییە؟ تا ئەم کاتە ئەو گرفتێمان نییە بۆەوەی کەوا بەرەنگاری ئەم حالەتانە بکەین ینی ئەو چۆنی کە دامان ناوە 50 قەرەوێلەیە ینی تاکو 50 خۆش ئەگرێ ئەگەر لاسە محەڵا هەبێ ئەوانەی کەوا کۆڤید 19 بە کورتی کاتی کەمم ماوە ببوورە وەکو پزیشکێکی پسپۆر ڕێنمایی چییە بۆ هاوڵاتیان؟ بەڵێ ئێمە ئێستا ینی بەسەرەکی لە هاوڵاتی داوای دووشتی زۆر گرنگەکەین یەکەمەکەی ئەوەیە کەوا پابەندی مەدەستشتن پابەندی دەستشتن ینی بە هەموو جۆرێک و بۆ ماوەیەکی باشش لە هەموو دەرچوونێکمان و گەڕانەوەمان لە هەموو دەست قاپیکردنێکەوە ئەگەر ناو سیارە بێ ئەگەر چوونە شوێنێکی گشتی بێ دەستە مێزێ یاخود دەست لە دەستی دەرگایە بگرین ئەمانە زۆر گرنگە چکۆم نەخۆشەکە بە سەرەکی بە پژمە و کۆخەی ئەو کەسانی کەوا توش بوونە کە یێتە سەر ئەم شوێنانە بەوە بڵاوێ بە سەرەکی کەم بڵاوێتەوە ڕوبەڕووی نەخۆش کە ڕوبەڕووی بین ئەگەر بێت و مەترێک کەمتر بێ دووەم ینی ئێمە ئامۆژگاریمان ئەوەیە کەوا تەواو نەخۆشیەکە لە کەرکووک سنووردارە بەڵام گەرەکە هاوڵاتی لێبینە ئەگەری ئەوەی کەوا نەخۆشی دیکە نەخۆشەکە هەم بێتەوە یاخو چەند کەسێک کە بێت تازە بێنەوە لە ئێران چۆم ئێران ینی لەدەست دەرچووەمەکە قەیرانەکە ئەو وەختە ینی گەرەکە وڵاتی بزانێ احتیمالەتی ئەوە هەیەکەوە ئەو نەخۆشیە بێتەوە یاخو بەردەوام بی بۆ چەند مانگێک بۆیە ئێمە گەرەکە پابەند بین بە دوورکردنەوە لە قەڵەواڵغی بەڕاستی ئێستا تۆ بێتە سەر شاری کەرکووک هیچ ئاسەوارێکەوەی پێوە نییەکەوە توشبوویەکی تایە بە نەخۆشی کۆڤید 19 ئێمە نامانێ هاوڵاتی بترسێ بە هەمان کاتچە نامانەوێ ئیسراحەتی خۆی وەگرێ و وەکو بڵێکەوە هیچ تستناکێکی لەسەری تستناکەکە هەیە مەگەر کە هەمانگی بکەین یا هاوسەنگی بکەین مابینی پابەندبوون بە ڕێنمایی تەندروستی لە هەمان کانتە دوش خۆمان دوورکەینەوە لە ترس و دڵڕاوکێ و خۆتەقاندن چۆکەم ئەو ترسە واکەکەوە باری بەرگری ناو لەشمان دابەزێت و ئەگەر نەخۆشیەکە بگرین بە قورسی بیگرین بۆ ئێمە داواکەین لە هاوڵاتیانی شاری کەرکووک لە پارێزگای کەرکووک کەوا چەندێک پیانەکرێ ئەگەر ئیشێکی پێویست نەبوو نەچنە شۆنی قەڵەواڵغی بە هیچ شێوەیە و پابەند بن بە مەرجی تەندروستی. دکتۆر بورهان عومەر ڕەشید ئەندامی خانەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای کەرکووک زۆر سپاس کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان نابوویت. بەڵێ دەچینە لای بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمان بابەتێک کە کاوکارمان بۆ ئەمادە کردوین لەسەر پرۆژەی دروستکردنی سابوونی شلو کەرەستەی پاکشکردنەوە لە زانکۆی کۆیەوە کۆزایان زانکۆی کۆیەکێکە لە زانکۆ گرنگەکانی باشووری کوردستان و ئاستێکی زانستی گەورەیان هەیە چەند بابەتێکی گرنگ و چەند هەوڵێک لەو زانکۆی دراوە لە ماوەی ڕابردوودا ئەمە شێکێکە لە بابەتەکان کە کاریان لەسەر کردووە بابینەری و بڕکێبین. بەڵێ سلااو لێوە سلااو لە بینانی گەلی کوردستان بە هیوای ڕۆژەشی خۆش بۆ گژلایەک من ئێستا لە زانکۆی کۆیم ڕێک لە فەکەڵتی ئەندازیاری لە زانکۆی کۆیە لەو شوێنم کە لە زانکۆی کۆیە سابوونی شل یاخود سابوون سایل بەرهەم دێندرێ و لەگەڵ چەند بەرهەمێشتر زانکۆی کۆیە بەشی فەکەڵتی ئەندازیاری پرۆژەیەکی بۆ کۆیە و بۆ کوردستان و بۆ زانکۆی بەرەمێناوە ئەویش پرۆژەی بەرەمێنانی سابوون سایلە لە زانکۆی کۆیە کە بە لۆگۆی زانکۆی کۆیە و موادێکی باش و واروەها لە ڕووی کوالیتیەوە کوالیتی بەرزە لە ڕووی تەندروستیەوە گونجاو بۆ بەکارهێنان دوای ئەوەی کە
تاقی کراوەتەوە ئێستا لە ناو زانکۆی کۆیە گشتی ئەم سابووسایلە بەکاردێت من بۆ قسەکردن زیاتر لەسەر ئەم بەرهەمای ناوخۆی زانکۆی کۆیە ئێستاش بەڕێز دکتۆر محەممەد حەسیب ڕاگری فەکەڵتیان دازیاری زانکۆی کۆیم لەگەڵدایە کاکتۆر ئەگەر بفەرموو بیێرەکانە با بزانین بیرۆکەی گەڵاڵەبوونی ئەم بەرهەمە چۆن لاتان دروست بووە و گەیشتۆتە شێ و چیتان بەڵێ بەخێر بێن بۆ فاکەڵتیان دازیاری لە زانکۆی کۆیەوە یەکەی فێرکاری بەرهەمهێنانی سابوونی شل سەرەتا ئەم پرۆژەیە بە پرۆژەیەکی خوێندکارانی قۆناغی چوارەم کە قۆناغی کۆتاین لە بەشی ئەندازیاری کیمیاوی دەستی پێ کرد بە سەرپەرشتی بەڕێز مامۆستا فەخری و چەند خوێندکارێک ئەمە دیارە ئەم پرۆژەیە نزیکەی 3 ساڵی خایاند کە چەند گروپێکی خوێندکار لەسەر ئەم کارە ئیشیان کرد تا گەیشتە و ئاستەی کە ئەمڕۆ بتوانین بە ڕێژەیەکی باش بتوانین ڕۆژانە بەرهەم بهێنین. یەکێک لە گرنگیەکانی ئەم پرۆژە ئەوەیە کەوا ئەمە بە شێوەیەکی زانستی ئامادەکراوە، یعنی پێکهاتەکانی بە شێوەیەکی زانستی زۆر ورد کاری لەسەر کراوە و بەو شێوەیە کە لەگەڵ ستاندەردە جیهاندیەکان ئەگونجێ و کاری پێکراوە. لە هەمان کاتە یەکێکی تر کەوا گرنگە ئەم خوێندکارانی کە لێرە ئیشەکەن بۆ 4 ساڵ لێرە ئەخوێنن لە پرۆسەی فێرکردن دوایی بە بەرچاوی خۆیان ئەبینن هاوڕێکانیان و پرۆژەیەک کە کراوە فعلەن بەرهەمی خۆیانەوە و ئینتاجەی کە ئەکرێ بەرهەمی خۆیانەوە. زۆر جار بۆ لایەنی پراکتیکیش ئێرە بەکاردێ وەکو پرۆسە کە خوێندکار بتوانێت ئەو هەموو پرۆسەیە بەیەکەوە ببینێت کەوا بتوانێت بابەتێک یان مادەیەک بەم شێوەیە بەرهەم بهێنرێ. لە ئێستاە یەکەی فێرکاری بەرهەمهێنانی سابوونی شل بە شێوەیەکە کە ئێمە پێداویستی ڕۆژانەی زانکۆی کۆیە دابینەکەین و زانکۆی کۆیە بە هیچ شێوەیەک بابەتی سابوونی شل لە هیچ شوێنێک ناکڕێ و ئەمە یەکێکە لە پێک هاتەکانیشی کەوا دژە بەکتریای شاکە بۆ خۆمان نەزانین ئەمڕۆ لە بارودۆخێکی تەندروستی هەستیارە جیهان و تەنانەت هەرێمی کوردستانیشی گرتووەتەوە کە ڕێنمایە تەندروستیەکان بەو شێوەیە کە دەبێت سابوونی شل بە شێوەیەکی گشتی بەکار بهێنرێ و ئەمە بۆ خۆی بەرهەمێکی باشە لەو وەختەوە لە هەموو کاتەکانیشا کە بەکارەهێن. دکتۆر جگە لە ئەوەی دەبین لێرەکوانە سابوون سایل یان زای قاپشوشتن بەرنامەی چیتان هەیە و چیریش دروست دەکرێت لێرەکوانە؟ پاککەرەوە بە شێوەیەکی گشتی وەک لە ناوی دیارە یەکەی بەرهەمهێنانی سابوونی شل یان یەکەیەکی فێرکەری بۆ بەرهەمهێنانی پاککەرەوەکان تقریبان بە شێوەیەکی گشتی هەموو کاری لەسەر کراوە. لێرە ئەیبینن کەوا تەسەورەکەم زاهیمان هەیە زاهی قاپشتن و هەروەها تەنانەت ئیشی جەسەر تایید کراوە بۆ غەسالە و ئەو جۆرانەی کەوا بەکارهێنرێ. جگە لە سابوون جۆرەکەی سابوونی ڕقیش بەو شێوەیە بەکارهێنراوە بۆیە وەکو یەکەیەکی پاککراوە هەموو جۆرەکانی پاککرەوە ئیشی لەسەرەکرێەوە هەوڵە دەین لە داهاتووە بەرهەمیان هەبێ. گوت گرفتێکتانەیە لێرەکوانستان پێویستە داواکاری ئەوە چەلانی پەیوەندیداد بۆ ئەم بەرهەمە زیاتر بەرەو پێش بن. ئێمە بۆ وەکو زانکۆی کۆیە بە سوپاسەوە بەڕێز سەرۆکی زانکۆ ڕاستەوخۆ خۆی پاڵپشتەیەکی ڕاستەوخۆی هەیە بۆ ئەم بابەتەوە بۆ ئەم یەکەیە ئەوە بوجەکەی هەمووی بە تەواوەتی لەلایەن زانکۆی کۆیەوە دابین کراوە بە دڵنیاییشەوە لە داهاتووە ئەگەر بە شێوەیەک بێ بتوانانی بیفرۆشی دەکرێت ئەو داهاتی کە خۆی هەیە خۆی بتوانێت یعنی شتەکانی بڕواوە کێشەمانەوێ بە شێوەیەکی گشتی هیچ کێشەیەکمان نییە. ئەوەندە پێویستەکە کەوا ئێمە هەمومان هاوکار بین دەعمی بەرهەمێک بکەین کە بەرهەمی خۆماڵی و بۆ زانیاری لە چەندین لایەوە لە چەندی لایەنەوە پەیوەندیمان پێوەکەن کەوا ئەگەر بتوانرێ بە شێوازێک ئەگەر ئەو ڕێنمایانەی کە باسم کرد وەزارەتەکان لایەنی پەیوەندیدار کە ئەگەر بتوانێت ڕێگەمان پێ بدرێ بتوانین بیفرۆشین ئەوەیش شتێکی زۆر باشە بێ هەم بۆ زانکۆ هەم بۆ ئەو ناوچەیش. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد حەسیب ڕاگری فەکەڵتی ئەندازیاری بەڵەوەی لە پشتمانەوە دەردەکەوێت ئەو بەرهەمانان کە
خوێنکارانی زانکۆی کۆیە لە ماوەی 4 ساڵی ماندیبوونیان باوکاری فەقەتیان دازیاری و سەرۆکاتی زانکۆی کۆیە بەرەمیان هێناوە و چاوەڕوان کراوە لە دوای ڕێنمایەکانی وەزارەتی دارایی ئەم بەرهەمە بکرێت بۆ بازاڕەکانی کوردستان و هەم داهاتێک بۆ زانکۆی کۆیە جێگیر دەکا و هەمیش داهاتی ناوخۆی زانکۆی کۆیە و داهاتی ناوخۆی کوردستان لە بازاڕەکانی خۆمان بۆ پێدانی کەرتی پیشەسازی لە کوردستان برێوی پێدرێت من دەگەڕێمەوە لای ئێوە. زۆر سپاس بۆ ئامادەکردنی ئەو بڕگەیە بتوان بابەتێکی گرنگە کە هاوکاری و پشتیوانی ئەو زانکۆیە بکرێت بۆی کە بتوانن زیاتر گەشە بە بابەتەکەیان بن و خۆشیان گوتیان کابی خەنە بازار و بێتە سەرچاوێکی دارایی بۆیان. دەچینە لای تەوەری دومی بەرنامەکەمان لە تەوەری دومی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر ئەو خواردنە ڕۆکی میوانێ و ئەو خواردنە کوردەواریانە چین کە پێویستە گرنگیان پێ بدرێت بۆ ئەوەی کە هاوڵاتیان بەرگری لێشیان بەهێز بکەن بە تایبەتی لەم کاتەدا کە ئێستا چەند حاڵتێکی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی و لە شوێنەکانی دیکەی عێراق دەرکەوتووە هەموو لایەک دەڵێن ئەگەر بەرگری لەهێش بەهێز بێت ئەوە بێگومان بە دوورە بین لەو ڤایرۆسە. بۆ مەبەستا میوانداری بەڕێز دکتۆر بەدر قادرمان کردووە کە پسپۆری خۆراکی ڕۆکیە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە پارێزگای هەولێرەوە لەگەڵمان نابێت. دکتۆر ڕۆژ باش، ئەو بابەتە ڕۆکیانە و میوانە کەمانن کە دەبێت لەم کاتەیە ئێستا ئێمە گرنگیان پێ بدەین. ڕۆژ باش بۆ بەڕێست و بۆ بینەران. تەبان پێش ئەو بابەتە باسکەم حەز دەکەم تیشکێکی کورد بخەمە سەر گرنگجی ڕووەک، لەوانەیە زۆر بەمان نەزانین ڕووەک چییە. تەبان ڕووەک ئەو دیاری خودای گەورەیە کە بە بەندەکانی بەخشیە کە پڕەتی لە سەرچاوەی وزە و سەرچاوەی با بڵێن ڤیتامینات و سەرچاوەی دەرمان کە ئێمەی مرۆڤ بەکاری دەهێنین. طبعا ڕووەک هەمومان دەزانین دوو بەشی تێدایە، دوو بەشی زۆر خواردنی تێدایە. بەشێکیان کە خواردنە ئەویش پێکاتێت لە پرۆتین و کاربۆهیدرات و با بڵێن چەوریەکان، و بەشی دووەمیش ئەویش بریتە لەو مادانەی کە وەکو دەرمان ئیش ئەکات یان با بڵێن وەکو با بڵێن سەرچاوەی بەهێزکردنی بەرگری لەشی ئینسان ئیش دەکاتن. کەواتە ڕووەک دەتوانین بڵێن سەرچاوەی هەم خواردنە هەم دەرمانە. لۆیش وا باشە ئێمە دائیمەن خواردنەکانمان بکەین بە دەرمانی نەخۆشەکانمان. لۆیە ڕووەک ئەتوانی بڵێن سەرچاوەیەکی گرینگە ئەو ڕۆکە لە بەژێ دەستماندا هەیە بۆ ئێمە بەرەنگاری هەموو نەخۆشیەکانی پێ بکەینەوە بە تایبەتی نەخۆشی ئەو ڤایرۆسی کۆرۆنا. طبعا ئەو ڕۆکانی کە ئێمە هەمانە لە کوردستان سواز بۆ خوا کوردستان دەوڵەمەندە بە چەندین میوە و ڕووەک و گژ و جیای سروشتی کە هەموو کوێستانەکان و دەشت و دەری کوردستان ئەلحەمدوللا پڕەتی و خەڵکی ئێمەش لە دێر زەمانەوە چەندین خۆراک و با بڵێن گژ و جیای بەکارهێنا وەکو خواردن وەکو سەرچاوی خواردنی ڕۆژانە. هەم مەسەن ئەو خواردنانی کەوا لە دەشتەکان هەیە یان ئەوانەی کە لەنچە شاخاویەکان هەیە. ئێستا هەمومان دەزانی کە وەرزی بەهارە خەڵکێکی زۆر مەسەن بە دوای ئەو خواردنە ڕووەچیا سروشتیانە نەکەوا وەکو گژوجیایەکە وەکو تۆڵەکە و کەنگر و کاردی و با بڵێن گورمزە و یعنی بە پێی شوێنەکان ئەگە سەیریکەین دەبینی خەڵک بە دوای ئەگەڕێ یان با بڵێن ئەو دۆمبەڵان کە جۆرێکە لە کەڕوەکان کەوا خەڵک بە دوای ئەگەڕێ کۆی ئەکاتەوە ئەیکاتە بە خواردن و ژەمی ڕۆژانیان. و جگە لەوەش کە دەبینیت پاش ماوەیەکی تر دەبین لە کوێستانەکان ڕێواس و چەندین زۆر مەسەن خواردن و گژوجیای سروشتی دێتە پێش. ئەوانش هەر هەمان ئێمەی مەسەن گەلی کورد وەکو با بڵێن سەرچاوەیەکی خواردن و سەرچاوەیەکی خواردن ڕۆژانە بەکارمان هێنایە. هەر خواردنێک هەر گژوجیایەک لەو گژوجیانە چەند دەوڵەمەندە بە چەندین مادەی سروشتی سوودبەخش کەوا کە دەبێتە هۆی ئەوەی هەم سەرچاوی و زەمان پێ بەخشێ هەم وەکو با بڵێن بەرزکردەوەیەکی بەرگری لە شیشمان وایە. لۆیە یعنی ئەو خواردانی کە ئێمە هەمانە هەوڵ بدەین بە شێوەیەکی ڕێک و پێک با بڵێن ئەوانەی کە خەڵک خۆی کۆی ئەکاتەوە ئیخوا یان ئەوانەی کە خەڵک خۆی کۆی ئەکاتەوە وەکو گژوجیایەکان ئەوانەی کە لە بواری مەسەرەن بەهارات و جیا دەرمان بەکاردەهێنرێ بە شێوەیەکی جوان و پاک و ڕێک و پێک خۆت ئاماژت پێیان ئێستێمە بەرەو بەهاریش ئەڕۆین ینی بەشی زۆری گژوگیا لەوانەیە ئەو بابەتە میوانهاوە هەندێک بابەتی دیکەمان هەیە کە خۆشبەختانەمە لە پێدەشتەکانمان و لە چیاکارمان بابەتی زۆر گرنگ و جیاوازمان هەیە لە ڕووی مەسەلەی گیایی. بەڵام ئەو بابەتیان کە زۆر گرنگە
بێگومان ینی هەمووی قسە لەسەرەوە کات کە هەمویان گرنگە ئەگەر بخورێن بە تایبەتی و خواردن کوردەواریانە بەڵام لەم کاتەدا کامیان زۆر گرنگە خۆشت ئاماژەت پیا کە ئێمە بابەتی زۆرمان هەیە. بەڵێ طبعاً بەنسبەت خواردنەکان وەچی پێم گوتی هەمیان گرنگە. ئێستا مەسەرەن تۆڵەکە لای خەڵک زۆر بە خواردنێکی هەرزان یان با بڵێن خواردنێکی نرخ هەرزان دادەندرێت، بەڵام لە پزیشکی جیایی یا با بڵێن لە پەرتوکە جیا دەرمانیەکان ئەگەر تەمەشایکەی بە بابەتێکی زۆر گرنگ و زیاتر لە چەندین نەخۆشی تێدا مەسەرەن چارەسەری پێکراوە. مەسەرەن کەنگرە بۆ نمونە مەسەرەن تۆڵکەیە هەر هەمیان ناڵێن هیچ کامێکیان لەوانە بێسوودن لەبەر ئەوەی هەر کامێک هەر گژ و جیایەک کە لەو دەشت و دەرە شین ئەبێ کە بە خۆڕسک هیچ بابلێن گژ و جیایەک نییە مادەیەکی سروشتی تێدا نەبێ کە بێتە هۆی بەرگری سروشتی ئەو ئینسانە. لێ ئێمە ناتوانین بڵێن تەنها بڵێن ئەو خۆراکە بخۆین، بەڵام ئێمە ئەڵێن هەر خواردنێک کە سروشتیە یان با بڵێن هەر میوەیە کە بە شێوەیەکی ئاسایی لەم کوردستانە ئەڕوێ هەموو خواردنێکمان پێویستە، هەمووشیان پڕیاتی لە مادەی بەسوود وەکو ئەمە پێ ئەڵێن سێکەندەری پرۆداکت یان با بڵێن ئەوانەی جەماعەتی ئەلکەلۆیدە، تێرپینۆیدە، فلاڤۆنۆید یان فینۆڵ کۆمپاوند بەگشتی ئەوانە هەر هەمیان مادەی سوود بەخشیان تێدا. بەڵام بۆ نمونە مەسەن هەندێکیان وا ئەکا کە لەش پاکەکاتەوە لە ژەهر، هەندێکیان مەسەرەن خاوێنمان ئەکاتەوە لە مادەی مەسەرەن با بڵێن کۆکراوە، هەندێکیان هەڵدەستن بە بەرزکردنەوەی بەرگری لەش، هەر یەکیان بە جۆرێک. مەسەن ئێستا بۆ نمونە ئێمە گوڵە حاجیلە، ئێستا لەو ماوەی گوڵە حاجە دەردەکەوێت، یان بۆ نمونە ئێستا کاتی گوڵە نەرگزە، یان ئێستا گوڵی نەرگز مەسەن یەکێکە لەو گوڵە سروشتیانەی کەوا کە ئینسان تەنها بە بۆنکردنەکەی بەرگری لەشی بەهێز دەبێت. گوڵە حاجیلەمان لەو ماوەیە بە دەردەکەوێت کە گوڵە حاجیلە ئەوانەی کە ئەسەن دەشت و دەر هەوڵ بدەن ئەو گوڵانە کۆکەنەوە بە شێوەیەکی جوان بە پاک و خاوێنی کۆیکەنەوە بین لە ماڵەکانی خۆیان وشکەنەوە. ئەو گوڵەیە چەندین دەرمانی سروشتی تێدایە کەوا کە ئیسیفادەی هەیە لە بۆ هەم وەکو ئەنتیبایۆتیک ئیش دەکات، هەم وەکو موسەکن ئیش دەکاتن. جا لەبەر ئەوە لۆیە ئێمە من تەوسیە ئەەکەم هەر جیایەک هەر با بڵێن هەر ڕوەکێکی خۆڕسک کە لەو دەشت و دەرە هەیە هەرچی هەیە هەر کەسێک بتوانی بیهێنتە ماڵەوە ڕۆژانە ژەمێکی لەو خواردنە سروشتیانە بێ. جا هەر یەک لەوانە بێ هەر چکۆ بە پێی منتەقان ئەگۆڕێ. هەندێک خواردن هەیە لەو دەشتا مەسەن ناوبانجی هەیە لە منتقەیەکی تر ناخورێ، بەڵام هەموو گژ و جیایەکان هەمووی با بڵێن خواردنەکە سروشتەکان کە هەیە هەمیان بەگشتی سوودیان هەیە ئەتوانی خەڵک سوودی لێ ببینیتن. باشە دکتۆر جگە لە گشتگیانە و ئەو خواردنە کوردەوارانەی کە باست کرد لە ماوەی ڕابردووە ڤیددیۆیەک بڵاو بوویەوە دەڵێن ترخێنە زۆر باشە بۆ بەرگریکردن لەم نەخۆشیە. ئەو بابەتە بابەتێکی زانستیە؟ خۆی بەنسبەت ترخێنە یاخود با بڵێن هەر خواردنێکی کوردەواری کە ئامادە ئەکرێ بەتەئکید سوودی هەیە، بەتەئکید لەبەرەوەی هەموو هەر خواردنێک هەر شتێک لە شتی سروشتی پێک بێتن بە دڵنیاییەوە سوودی هەیە. ئێمە ناتوانین بڵێ سوودینی ئەوەی کە زیانی هەیە خواردنە دروستکراوەکانن کە بەڕێگەی ناتەندروستی ئاماد دەکرێت، وەکو خواردنە سوکراوەکان یان خواردنە معلبەکان یان با بڵێن خواردنە قوتوبەندەکان زیانیان هەیە. بەڵام خواردنی سروشتی یان با بڵێن خواردنی کوردەواری خۆمان قەدیم هەر خواردنێک کە سەیری بکەیت کە خەڵک بەکاری هێنێ بە دڵنیاییەوە سوودی هەیە، هیچ گومان لە سوودی ئەو خواردانە نییە. لە دێر زەمان و هەر ئەو خواردانە مە خواردۆ خۆ ئەگەر بەسەن ئێمە ئێستا سەیرێک بکەیت خۆ دەرمان چەند ساڵە دەرمان پەیدا بوو خەڵک لە دێر زەمان و هەر ئەو خواردانی خواردنی نەخۆش نەکەوتووە، خەڵک پشتی بە خواردنی سروشتی بەستێ، خەڵک پشتی بەنا ناشتی وانە بڵێ ئەتو 100% مەسەرەن بەستر خێنە بخۆی و پالێ بدرێت. ئەمە پێویستمان بە هەموو شتێکەیە لەبەرەوەی چونکە لە وەکو پێم وتی ینی هەر خواردنێک جۆرێک لە مادەیەکی تایبەتی تێدایە. تۆ ناتوانانی بڵێ ئێستا مەسەن بۆ نمونە تۆ جاترە مەسەرە کە ئینسان جاترە ئەهێنی و ئەیکا بە چا دەبینی لە بۆ چی باشە، لە بۆ ئیلتیهاباتی مەسەرەن سیەکان باشە، لە بۆ حەساسیەت باشە، لە بۆ پاکردنەوەی گەدە باشە، لە بۆ ڕیخۆڵە باشە. تۆ ناتوانانی بڵێ بۆ هەموو شتێک باشە. قەرنەفل ئەهێنی بۆ ناودەم باشە، مەسەرەن بۆ نمونە مەسەرەن وەکو قەرنەفل یان بڵێ مێخەچ پێ ئەڵێن لە بۆ مەسەن پاکردنەوەی ناودەم باشە، لە بۆ ئیلتیهاباتی ناودەم باشە، لە بۆ ژانیدان باشە. لۆی هەر خواردنێک تایبەتمەندێکی خۆی هەیە، خۆت باسی ئەوانە مناڵن خراپە بەتەکید 100% ئەو خواردانێکە لە کورداری. ئەگەر بە کورتیش بێ دکتۆر ئاماژە بە هەندێک لەو بابەتە گیایانە یاخود ئەو ڕۆکیانە بێی کە ئێستا کە زەڕورن بخورێن
و هەرێکێکیان ئەگە بە کورتیش بێ سوودەکانیان بڵێ لەگەڵ یا سپاس دەکەم. بەڵێ بە چاوان طبعاً بەنسبەت ئێستا ئێمە بە کورتی بڵێن ئێمە سێ جۆر یا با بڵێن چەند جۆری خواردنمان هەیە. هەندێک خواردنمان هەیە گژوجیایە، هەندێک خواردنمان هەیە میوەیە، هەندێک خواردنمان هەیە دانەوێڵەیە، هەندێکیشمان هەیە هەر لەمانە دروست دەکرێت پێی ئەڵێن بەهارات. ئێستا کە ئێمە لەو کاتەی ئێستا پێویستمان بە هەر هەمان هەیە. بۆ نمونە مەسەرەن ئێمە باسی دانەوێڵە بکەین. ئێستا ئەمە گەنممان هەیە، جۆمان هەیە کە ئیکەین بەنان. ئێستا جۆ لە بۆ ئێستای ئێمە باشترە لە گەنمە لەبەر ئەوەی مادەی ئەنتیۆکسیدانتی تێدا یان با بڵێن هەندێک مادەی فینۆل کۆمپاوندی تێدایە کە ئەوانە وا دەکات بەرگری لەشمان بەهێز بکات. لۆیە ئەگەر پیاتر پشت بە جۆ بەستین یان برێنانەکانمان بکەین بە گەنم و جۆ باشتر لەوەی کە تەنها گەنم بێ و یان ئاردی سفر بێ کەوا کەپەچی لەگەڵ نییە قشەکەی لێدا ماڵدراوە. لۆیە وا باشە یەکەم شت وها بکەین مەسەلەن جۆ شۆفان کە دوو دانەوەڵی زۆر چاکە لەبەروی بەرگری لەشمان بەهێز دەکا و هەروەها بەنسبەت شۆفان کە پاکەرەوەی لەشیشە و دابەزینی چاوریشە. بین مەسەلەن هەندێک لەو میوانە باز بکەین کەوا ئێمە مەسەلەن پێویستمان پێی لەو کاتێ ئێستا ئەوانەی کەم زەمەریکان ئێستا کاتی پرتەقاڵ و لالنجی و لەیمون و با بڵێن سندی و هەر یەکێک لەمانە کە هەیە ئەوانە ئێستا پێویستە لەبەرەوەی پڕەتی لە ڤیتامین سی کە بەشداری دەکات لە بەرزکردنەوەی بەرگری لەشی ئینسان. هەروەها ئێستا کاتیەوەی کە سێو هەیە سێویش یەکێکە لە میوە باشەکان کەوا ئێستا ئینسان ڕۆژانە هەوڵ بدا یەک سێو بخواتن لەبەرەوەی هەم مادەی ئەنتیۆکسیدان تێدا هەم چەندین مادەی تێدا کە بەرگری لەشمان بەهێز دەکات خاصەتەن ئینسان بەیانی کە لە خەو هەڵدەستێ بیخواتن. هەروەها با بڵێن مەسەلەن ئێستا هەندە میوەجاتی دیکەشمان هەیە کە ئێستا لەو کاتە هەیە مەسەڵەن وەکو بەڕوو یەکێکە لەوەی کە لە هەم کوردستان خۆی دەوڵەمەندە لە بەڕوو وا چەندە بەداخەوە ئێمە بەڕووی خۆمان ناخۆین بەڵکو بەڕووی وڵاتانیتر دەخۆین. بەڵام بەڕوو یەکێکە لەوانەیە کە ئێستا هەیە ئەتوانین بیخۆین کە خۆڕسکە و لە کوردستان دەوڵەمەندە. و هەروەها مەسەلەن بابین سەر ئەو گژوجیانە وڵێ ئەو سەوزەواتانی کە ئێستا پێویستە زۆر گرینگە ئێمە بیخۆین. یەک لەوانە مەسەلەن بڕۆکلی یەکێکە لە سەوزە هەرە بەهێزەکان کە دژی شێرپەنجەیە بە تایبەتی شێرپەنجەی پرۆستات و هەروەها چەندین مادەی بەسوودی تێدایە بۆ بەرزکردنەوەی بەرگری لەش. هەروەها ئێستا مەسەن سەوزەمان هەیە وەکو سەوزە لەوان هەندێک مەسەن وەکو نعناع یان بڵێن پون کە ئەوە بە هەمان شێوە ئەوانیش سوودی تایبەتی خۆیان هەیە وەکو بۆ نمونە نەهێشتنی غازات و قۆڵۆن و با بڵێن ئەوانە جگە لە بەرزکردنەوەی بەرگری لەش. هەروەها کوزەلەمان هەیە کە ئێستا لە لێواری کانیەکان شین ئەبێتون و لە زۆربەی منتەقانی کە کانی لێیە کوزەڵا یەکێکە لە هەرە گژوجیا بەهێزەکان کە دژی ڤایرۆس ئیژەکە. لۆیە ئەگەر هەر کەسێک کە نزیک ڕووبارەکانە با بڵێن عەفوەن کانیاوەکانە کە کوزەڵەی لێیە کوزەڵە کۆکەنەوە لەبەروی کوزەڵا یەکێکە لە سەوزە هەرە باشەکان کە وەکو دژە ڤایرۆس ئیش دەکاتن. یان با بڵێن ئێستا شبیتمان هەیە یەکێکە لەوانەی کەوا کە ئێستا لە بەردەستماندا هەیە کەوا هەم وەکو با بڵێن دابەزینی چەوری هەروەها لە بۆ کردنەوەی بۆڕێکانی دڵ و لە هەمان کاتە بۆ نەهێشتنی غازات لە ناو سرچی ئینسانە. هەروەها یەکێک لە شتە هەرە گرینگەکان کە ئێستا هەمانە کە زۆر پێویستمان پێیە ئەویش چەوەندەری سوورە یان با بڵێن سرقە سوورەی پێدەرێن. طبعاً چەوەندەری سوور یان سرقە سۆرە یەکێکە لە سەوزە هەرە هەرزانەکان بەڵام لە ڕووی زانستی خۆراکەوە لە ڕووی زانستی جیادەرمانیەوە باشترین خواردنە بۆ ئەو ڕۆی ئێمەکە لەبەر ئەوەی مادەیەکی زۆر باشترە کە پێدرن بێتاسیانین یان ئەنتۆسیانین کە یەکێکە لەو دەرمانە سوورەی کە تێیدایە سوودێکی زۆری هەیە لۆ پاکردنەوەی لەش و هەروەها لۆ بەرزکردنەوەی بەرگری لەش. طبعاً خواردنیشی ئاسانە خەڵک لە لای خۆمان وەکو تووشیات ئامادەی دەکا بەڵام من دەڵێم هەر جگە لە تووشیات نا ئەتوانی ڕۆژانە سرقە سوورەیەک بەقەت هێلکەیەک لە ناو عەسارەیە بکەی لەگەڵ مەسەلەن جێزەرێک لەگەڵ سێوێک یان لەگەڵ پرتەقالێک. زۆر سپاس بەڕێز دکتۆر بەدر قادر پسپۆری خۆراکی زۆر سپاس بە ڕێنمایانەت و ئەو بابەتە پزیشکیانەی کە باست کرد بێگومان بابەتی گرنگە لەم کاتەیە. دەچینە سەر بڕکەیەکی دیکەمان بڕگەی نیگامان هەیە.
ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵداو. دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاو بووە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پژمین و کۆکا. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکا، هەناسەی توند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەدواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکۆڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵغ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە، سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەستنەدان لە دەسکی دەرگا و دیوار. لە کاتی ڕیزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن. بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. لە تەوری سێمین بەرنامەکەمان گفتوگۆ دەکەین لەسەر بابەتێکی گرنگ کە پێویستە بە کاری شۆفێری ژنان. زۆر قسە لەسەر ئەو بابەتە کراوە لە بە تایبەتی چەند خانمێک هەیە ئێستا لە ناو پارێزگای سلێمانی و لە دەوروبەری کە ئێستا شۆفێری تەکسی دەکەن. بەڵام بابەتێکی دیکە هەیە کە ئێستا لە ئیدارەی پارێزگای سلێمانی هەوڵی ئەوە دەدرێت کە وێزگێکی تایبەت بە ژنان بکرێتەوە بە تایبەتی لە کاتی کردنەوەی خوێندن لە ساڵی داهاتوودا هەوڵی ئەوە دەدرێت کە خوێندنگاکانی کچان بسپێرێت بەم شوێنانە، ینی شۆفێری تەکسی کچان و ژنان دەڵێن زۆر گرفت ئێمە بە دوور دەبین ئەگەر بابەتەکە بەو شێوەیە بێت. ئێستا چەند وێزگەیەکی تەکسی هەیە لە ناو شاری سلێمانی و لە هەولێر و لە چەند شوێنێکی دیکەش، بەڵام ئەو وێزگانە زیاتر پیاوانکاری تێدا دەکەن. نەمبینیەوە من تاوەکو ئێستا خانمێک لەو شوێنانە کار بکەن. بەڵام بابەتە سلڤیەکە ئەوەیە کە تاوەکو ئێستا ژنان بۆ خۆیان نایەنە پێشەوە. لەوانەیە زۆر کەسەیە گلەی ئەوە بکە کە دەرفەتی کارم نییە، ناتوانم کار بکەم. بەڵام دەگوتر ئەمە یەکێکە لە دەرفەتەکان و کارێکی باش ئەوانەی کە پێشووتر کاریان لەسەرم بابەتە کردو دەڵێن هیچ گرفتێکمان نییە. حەزەکەم لە زمانی خۆیانەوە قسە لەسەرم بابەتە بکەم. یوانداری هەرێکە لە بڕێز بەناز محەممەدمان کردو کە شۆفێری تەکسی و بۆ ماوەی 6 ساڵ دەبێت ئەو کارە دەکات لە ناو شاری سلێمانی و بەڕێش لێ غەریب ڕاهێنەری فێرکردنی تۆمبیلی گەورە بارهەڵگر لۆری. بەڵێ ڕۆژ باش بەخێر بێن. بەناسخان سەرەتامێ لە تۆ دەست پێ بکەم. چەند خاوەنی تەکسیمان هەیە لە پارێزگای سلێمانی کە کاری تەکسی ئەەکەن و کارەکەتان کارێکی چۆنە؟ گرفتان هەیە؟ کارێکی باشە؟ من بۆ ماوەی 6 ساڵە تقریبن و شۆفێری تەکسیم. ئەنی سپاس بخوا ڕێزکەشکێنێک بووم کە چەند کەسێکی تریش دوای من شۆفێری تەکسین. ئێستا تقریبان بە منەوە 4-5 کەس ئەبین. بەڵام بەداخەوە ئێمە ویستمان دەمێک یعنی هەوڵی ئەومانیاوە کە وێزگەیە بکەینەوە تایبەت بێت بە خانمان شۆفێری تەکسی بکەن و ئەو تەلەبە کچوو بڵێن ئەوانەی کە لە زانکۆ و لە شوێنەکان داوام ئەکەن ئێمە بیانگەێنیان ئەو مناڵانەی کە دایکان حەزەکەن کەسێک بیانگەێنێت کە چۆنەڵی مرتاح بێت لەگەڵیا سیقە پێکراو بێت و متمانەی پێکراو بێت. بەڵام ڕێگریەکانی بەردەمتان چین کەتان نەتوانیوە تا ئێستا وێزگەیە بکەنەوە؟ وڵی تا ئێستا هیچ کەسێک نەبووە کە بڵێ با وەرە بڵین ئەو ئیشە بکەین. یعنی من زۆر هەوڵی شەمیاوە بەڵام بەداخەوە. باش ئەی کچان و ژنان بۆ خۆیان ئامادەیان تایە بێن کار بکەن لەم بار؟ ئەوەش هەستەکەم کەمێ سست بێت، چونکە ئەگەر وا بووە خەڵک زۆرە هاتە پێشەوەی بە ئیشێکی ئاوە بکەینیان من بێکارم حەزەکەم لەو ئیشەیە خۆم ببینمەوە. ینی بەدەمەوە هاتنیش نییە لە بەدەمەوە هاتنیش نییە. باشە. ئەستا تۆ خۆت 6 ساڵە بێڵێ لەو بوارەیە کارەکەم. بواری کارکردن لە وەکو ژنێک لەو بوارە کارەکەی گرفتان هەیە؟ کارێکی باشە؟ کار نییە گرفتیتیانە بێت، بەڵام ئینسان ئەبێت بەتوانە بێت، ئەبێت تۆ چاولەوە بکەی کە خزمەتێک ئەەکەی هەموو کارێکیش بەشی خۆی قورساییتیایە.
ئێمە ڕاستە ئیشی ئێمەڵێن ئیشێکی پیاوانەیە بەڵام من متمانەم زۆر بەخۆمە یعنی ئەتوانم لەوە ئیشی قۆرستریش بکەم مەبەستم لە ڕووە ئەوە بابەتەکە لە ڕووی گرفتیشەوە لە ڕووی بۆ نمونە هەر ئەگەر ئێستا تو هەر کارێک بکەیت وەکو خۆت وتت گرفتی ئەبێت یعنی وەکو بەڵام وەکو ئەوی کە تۆ کە ڕێگەزی مێنیت ئەچیک لەو کارە ئەەکەی ئەوە بۆتە گرفت بۆ تۆ یان نا ینی بابەتەکە ڕێچکەتان شکانوە ئێستا گرفتی بەلامەوە زۆر ئاساییە لەبەرەوەی من هەر خانمانیش سەرخم ئێستا ینی ببستم ئەوە ڕێچکەکە شکێنراوە ئەگەر کەسێک تازە بێتە ناو بوارەوە گرفتێکی لەوانە هێندەی نەبێت زۆر ئاساییشە بێت لە ڕووی دارای شۆی سادەتان لێ باش شلێر خان بۆ حکومی تۆ چەند ساڵێکەوە کارانەکە هەموو قۆناغەکانت تێپەڕان و ئێستا گەشتویتە بار هەڵگرت جگەلەوە کە خۆش ینی شۆفێری بار هەڵگرەکەی خەڵکی فێری شۆفێری بار هەڵگرەکەی لە کوڕان و کچانیش قورسە کچێک یان ژنێک فێری مۆڵەتی گشتی وەربگرێت یان بتوانێت پاسێک لێ بخورێت من پێم وایە ئەوە ئەکەوێتە سەر مرۆڤەکە خۆی ئەوەنە هیچ جیاوازیەک نابینم لە بینی ژن و پیاوە بگرە ئێمە تواناکانمان بەقەت پیاوان هەیە بەڵام لە چ کاتێکا لەو کاتەیە کە ئێمە خۆمان بڕیارێن کە هەبین ئەوە ناوەکو ئەوە نەخێر هیچ جیاوازیەک نابینم لە بینی فێرکردنی شۆفێری ژنە یاخود پیاوە بە پێچەوانەوە لەوانەیە ژنەکان هێمنتر و لە سەداسەد ئەو ڕێنمایانی کە ئەیانەی کە تۆ خۆتە خەڵکت فێر کردووە کامیان باشتر زووتر فێرە بن پیاوان یاژنا بۆ فێربوون بە تاکید پیاوان زووتر فێرە بن بۆ لەبەرەوەی لە وڵاتی ئێمە چۆنەڵی پیاسالاری هەیە تۆ ئەگەر چوار کچی هەبێت کوڕێکی هەیە سیرەکەی هەمیشە کوڕەکە سویچی بەدەستەوەی سیارەکەی پێەیە بە هێستری ئەزانن بۆیە ئەم بەهێزیە وای بابەتیان نەبوو بچینە ناوەکەی بۆ نونە کەسێک ئەگەر من بۆ نونە کوڕێک لەگەڵ کچێک هاتووە هیچ کامیان بۆ نونە شۆفێری نازێن لە سەرتاوە دەست پێ ئەەکەن تۆ ئەڵی کامیان زووتر فێرە بێ ئەمە وا ئەکا کە ئەو کوڕە بە هیچ شێوازێ نەشەرمی هەیە نە ئەترسێ لەبەرەوەی بە پاڵەوانی ماڵ دانراوە بۆیە زووتر کوڕەکە فێرە بێ بەڵام ژنەکە کەیەتە سەر لۆریەکە هەمیشە زیاتری ئەوێ لە پیاوەکان بۆ لەبەرەوەی یەکەم شەرمەکە دووەم ئەترسێ سێهەمیش کە ئەیەوێ پێ بگات بە ئەوە نیە لە کۆڵی کاتەوە ئەیەوێ فێر بێت هەموو یاساکانی هاتوچۆ درێکاڵێن ژنان کەمترین سەرپێچیان هەیە ئەوەش زۆر جار ئەگەڕێتەوە بۆ هێمنی و لەسەر خۆی ژنان بەڵام لەگەڵ ئەوەشە با ئێمە ئەلێرا غەدر لە پیاوان نەکەین ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی نسبەی ئێمەی ژنان کەمترە لەسەر شەقامەکان لە چاو پیاوانە وەرگرتو ینی بەپێی داتاکە بۆ ئەگەر 100 ژنی شۆفێر چەند سەرپێچیان هەیە و 100 پیاوی شۆفێر چەند سەرپێچی هەیەوان من حەزەکەم قەیناکەم هەندێک باسمان کرد بۆ مەسمان بەڵام چون سەر بابەتە سەرێکیەکە بۆ حکمی کە خۆت خاوەنی نووسنگەیەکیشی وەزم پێشتر ئیداری پارێزگای سلێمانیش پەیوەندیان پێوە کردووی کە ئەگەر کەس هەیە بۆ ئەوەی کە لە کچان و ژنان دانەوێت ئەم کارە بکەن ئێمە هاوکاریانە بین من یەکەم کاکچالاک پەیوەندی پێوە کردم کاکچالاک پێوەکردم وتی شلەرخان ئێمە ئەتوانین چەند ڕێخستنی هاتوچۆی خوێندنگەکانە ئەتوانین چەند ژنێک ئامادەکەین بۆی بێ بە سایەقی پاس بۆی بتوانین ئەو کچانە هاتوچۆ پێ بکەین کە هاتوچۆی خوێندنگاکانەکەن ئەوە دوای ئەوە شیلانخانیش ڕۆژێکیان دیرین جازات هەر بە هەمان شێوە پەیوەندی پێوە کردم وتی شلێرگیان بزانە کاکچالاک چی ئەوێ بەشک و تۆ بتانی هاوکاریان بی بەڵام لەبەرەوەی تا ئێستا تەڵەبیە نەبووە لەسەر ئەوە داواکار نەبووە شتێک نەبووە کە ژنان بیری لێکەنەوە نەخێر بەداخەوە من زیاتر لە 25 ڕۆژ بۆ 30 ڕۆژ هەوڵێکی زۆرم مابەوەی کە بتوانین ئێمە چەند ژنێک ئامادەکەین بۆی ببن بە شۆفێری پاسەکان هەتاوەکو بتوانن ئەو پرۆژەی کە ئەوان ئەیانەیە بۆ خوێندنگاکان بەکاری بێن لەوانەیە ئەگەر لە ئێستاوەکاری بێ بکەین بۆ ساڵێکی تر بتوانین سوودی لێوەرگین بەڵام ڕاستە و خۆ کەس ئامادەی هەبوو بێتە پێشەوە بڵێ تا ئێستا کەس ئامادەی نەبوو نەخێر گرفتەکە لە کچان و ژنانیش خۆتان باڵێ خۆی لەبەرەوەی کە ئەوان نیان بەدەم داواکاریەکەمانەوە لەبەرەوە گرفتمان زۆر بوو نەمانتوانی ئەو کارە بکەین باش ئەچمە سەر و بابەتشی کە چەند کەس ئێستا هەیە مۆڵەتی لەو بابەتێ بە چون لای بەناسخان ئەو
کەسانەی کە مۆڵەتی شۆفێریتان هەیە مۆڵەتی شۆفێری بەرون لە دەیخڕینی مۆڵەتی گشتیە ئەبێ ئۆتۆمبیلی تەکسی ینی ئاساییە لێ بخڕن ئەی لە بابەتی مۆڵەتی ئەبێت تەوان پاس مۆڵەتەکەی جیاوازە چەند کەسی دیکەمان هەیە لە کچان وژدان کە ئەو مۆڵەتیان هەبێ من مۆڵەتی گشتیم هەیە بەڵام نازانم بۆ ئەوانەی ترکات بە تایبەت هەر تەکسیان دەرکردووە نازانم باش ئەمە وەکو خۆت تەجروبەی خۆت کە چەند ساڵێکە ئیش لەو بوارە ئاکەیت ئەمە بۆتە دەرفەتێک بۆ ژیان بۆ خۆت کە بتانی هەلێکی کار بێت هەم دەربکەویت هەم ڕێژکەشکێنیت کردووە لەو بوارەیە بەتەکی دەگەروانە بە من تا ئێستا وازم هێنابوو بەڵام هەستەکەم یعنی باشە بەڵام من زۆر هەوڵم ماوەکە ینی ئیشەکە بەرە و پێش بەرم حەزم کرد و ئافرەتی تر بێتە بوارێکەوە بەڵام بەداخەوە نەک کەسێک هەبوو یارمەتی ئەوم بات و نەک کەسیش هاتۆ بەدەنگ ئەوە بڵێ من حەزەکەم و ئیشە بکەم هەندێک کەس بە تایبەتی کچان و ژنان دوو ترسیان هەیە یەک ترسی بابەتی کۆمەڵایەتیەکان دوو ترسی گێچەڵی پێکردن تۆ خۆت کە لە بوارەکە کارت کردووە ئەم گرفتانت هەبووە گرفتان نەبووە لەو بوارە من خۆم بەڵام نەفەر نییە سرم نەخستە بێ و ناڕزایی خۆی دەرنەبڕێ بەرامبەر بە ڕێزم هەیە بۆ شۆفێرانی تەکسی پێ و بەڵام زۆریان ینی زۆر ناڕازی باش ئێوە زانم ئەو کارێکی ئەیکەن تەنها حەسڵتان کردووە لەوەی کە ئێستا تۆ خۆت ینی بەستەنها خاندم یان کچ سەرەخی وانە پیاوان سەر ناخی بەزانام خەڵکی تایبەتیشت هەیە هاتوچۆی پێەکەی بە هەموو کەسێک هاتوچۆ ناکەن مەبەستە من لە بابەتە کۆمەڵایەتەکەی تۆ خۆت ئێستا کە کارەکە ئەەکەیت لە ڕووی کۆمەڵایەتیەوە گرفتت هەیە لە ڕووی گێچەڵ پێکردنەوە هەرچەند تۆ پیاویش سەر ناخی لە ڕووی گۆڵچەڵ پێکردنەوە ئەم گرفتت هەیە تۆ زوو پێشتر هەبوو بەڵام ئێستا هیچ نبینم یعنی کارەکەی ئاسایی بووەوە زۆر لانی ئەگەر بۆ نمونە ژنێک ببێنن تەکسی پێ تەبیعیە ئێستا بەتەکیت یعنی هیچ گرفتێک نەماوە لەو بوارە باشە هێندەی کە تۆ لە خانمانی دیکە لەوانەیە کۆنتاکتتە بێ لەگەڵیانە پێتان نەوتون بۆ نانە ئەم بوارەوە بۆ کار ناکەن لەم بابەتەیە ئەوەی ڕاستی بێ تاکتاکە هەش بووە بەڵام هەیە بڵین کێشەی ئەوەی هەیە کە ناتوانێت تەکسی خۆی بکڕێت هەیە نەیتوانیوە ئیجازەکەی بگۆڕێ یەکسەر ینی بۆ وا بەزووی بەڵام ئەگەر شتێکی وا هەبێت چۆنەڵی ڕکلامێکیهاندانێکە بێ و ڕکلامی هەبێت شتێک لە احتیمالە هەبێت یان ئێسەوە کەس چاوەڕێی کەسانی دۆڵەمەندووە بەرهێنان و کەسان دەکەن کە بێن هاوکارتان بن لە دروستکردنی ئەو وێزگەیە بەتەکیت خانم هەیە کە بێتە پێشەوە لەو بوارەیە کار بکات هەیە من هەتا پاریش گەیشتمە ئەوەی کە شۆفێریش بەیاکەم بەڵامی تر ئیشەکەم نەبوو باش شلێر خان چەند کەسمان هەیە ئێستا لە سنووری پارێزگای سلێمانیا کە مۆڵەتی گشتیان هەیە و چەند کەسی دیکەمان هەیە کە وەکو تۆ توانای لێخوڕینی ئۆتۆمبیلی گەورەشیان هەبێ ئەوەیان زیاتر ئەبێ لە بەڕێبەرایەتی هاتوچۆ پرسیارکەین چکە خەڵکانێکمان هەیە ئێستا مۆڵەتی گشتیەکان جیاوازە مۆڵەتمان هەیە تەنها تایبەتە بە تەکسی هەمانە تایبەتە بە پاس و هەشمانە تایبەتە بە لۆری ئەمەی کە لۆریەکە وەرەگرێ کە ئێستا بۆ نمونە من فێریانەکەم لۆری وەرەگرێ ئەمە ئیتر ئەتوانێت تەکسی و پاس و لۆری هەمووی لێخڕە لەبەرەوە مۆڵەتەکان فەرقیانێ وەکو ئەوەی کە چەند کەس وەری گرت بێ ئەمەیان زیاتر بەڕێبەرایەتی هاتوچۆ ئەزانێ ڕۆژانە لای من تقریبن 11 بۆ 12 کەس تا ئێستا وەکو ژن خۆی فێر کردووە لەسەر لۆری زانیاریم هەبێت 4 بۆ 5 کەسەیەکە تەکسیەکەن وانێ بەناسخان ئەخ تەکسێکە جیاوازە مۆڵەتی تەکسی جیاوازە مۆڵەتی تەکسی بە قەمەرە ئەیکەی پاسەکە بە پاس ترایی ئەەکەیت لۆریەکە بە لۆری کەسێکە تۆ هەڵێ کەسە بەڵێ ئەوە لۆریە نەک تەکسی ئەوە تەکسی چەند کەسمان هەیە زۆرترە نوژمارەیە بەڵێ بۆ تەکسیەکە زۆرترە بۆ تەکسی زۆرترە بەڵام پێش هەموو شتێک ئەبێ ینی ئێمە چەندجار لە قاعی نەزارەکە داوامان کردووە بۆ نمونە ئەگەر خانمێک چۆڵی دەوام و دائیرەی نییە تاعین نییە مەودایەکی ئەوەی هەیە کاتی کارکردنی هەیە هەوڵ بات لە باتیەوەی قەمەرەیەکی خصوصیە کڕێ تەکسیەک بکرێ پێش هەموو شتێ جارێ خۆی ڕابێنێ لەسەر ئەوەی مناڵ هاتوچۆ پێ بکە ئەو کچانە هاتوچۆ پێ بکە کە ئەچنە زانکۆکان قەیچەکە با دوایی لەگەڵ ئەوە شاڕایە وردە لەگەڵ ئەوەی کە تەکسێکی پێ و لە ناو شقامەکانە کاری تەکسیەکات باش ینی ئەمە ئیسیجابە هەبوو بۆ بابەتەکە یان هەبووە بەڵام زۆر کەم لەبەرەوە هەندێک کەس
ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە پارەی نییە. من پێم وایە ئەو کەسانە خۆیان نایانەیە بڕیار بن، زۆر جار لە ماڵەوە ڕێگان پێنیان تا ئێستا نەگەشتوتە ئەو ئاستەی کە بەکارێکی ئاسایی بزانن. بەڵام خۆشببختانە ئەو پێنج کەسی تریشمان هەیە لەبەرەوەی زانیاری مەبێنی کە شار پاس لێ خوڕن بەڵێ وەزانم ئەویان لە دەوری هەڵەبجەیە یا نازام لە شوێنێکە ئەویش پاسی پێوە نەفەری پێەیە کارێکی زۆر باشەکات. بەڵێ بەڵام بیرکردنەوەی ئێستش زۆری کەسەیەڵێ ژن و تەکسی ئەخر ئێمە ڕێچکە ماوە تاوکوێژ ماوە ئەزانی چی ئەگەر ئێمە بڕیار بێ یەکسان بین لەگەڵ پیاوەکانە ئەبێ نەترسین. ئەگەر تۆ ژنێکی هەر کارێ بکەیت هەر کارێ بکەی لەمپەرێ هەیە، بەڵام خۆشببخت ئەوەیەکە بتوانێت لەمپەرەکان بشکێنێ بتوانێت سەرکەوتو بێ کە من بڕیارم ما کارێ بکەم ئەبێ نەترسم لە قسە و قسەلۆکی خەڵک. بڕیارم ماوە ئەبێشان بەشانی پیاوەکان بۆ ئەوەی خۆم بسەلمێنم ئەبێشان بەشانی پیاوەکان. بەنسخان ئەمە وەکو خۆت لە بوارەکە ئیشەکەی دەرفەتێکە بۆ هەلی کار و بۆ باشکردنی بژێوی ژیانی خۆت بۆ خانبان و کچان بەتەئکید. چونکە لەبەروی ئەوانی کە ئێستا شەهادەیەکی بەرزیان نەبێ و تاعینیش نەبن، یعنی ئیشی چیترەکەن نازانم، بەڵام ئەگەر ئەوەش بێتە پێشەوە هەلێکی کارە بۆ ئەوانەی کە هیچ ئیشێکیان نییە. ئەن ئێستا بۆی بگەینە دەرەنجامێک لە کۆتاییانی ئێوە ئێستا خانمان و ژنان هانەیەن کە ڕوو لەم بوارە بکەن بۆ ئەوەی کار لەم بوارە بکەن، هەم دەرفەتێکی کاریشەیە هەم دەتوانێت کاراسانی بۆ بکرێت. بۆ نمونە کەسێک کە تەکسی نەبێت لەوانەیە لەگەڵ تۆ ئەگەر وێستگەیەک دابنێ تۆ بتانی 8 ساعت ئیشکەی 8 ساعتەکەی کەی تەکسیەکەت بی بە خانمێکی دیکە بێت بتوانێت کار بکات. ئەگەر ئەمە کەسیش هاوکاریتان نەکانی لە حاڵەتێک ئاگەر کەسێک بۆ بەرێنە لە دۆڵەمەندێک هاوکارتانە بێت تەکسی دیکەتان بۆ بکرێ. وایەوەش بە تەکید ینی کاراسانیە بۆ منیش بۆ کەسێکی تریش، ینی بەیەکەوە ئیشەکەی کاتەکەدا بەش ئەکرێت هەم ئەو کەسە بێ ئیش نابێت. یعنی ئێستا لەم قۆناغەشە ئەگەر دۆڵەمەندێکە کەسێک هاوکاریتان نەکە ئەتوانن پێکەوە خۆتان ئەو کۆمەڵی خانمەی کە تەکسیەکتان پێەیە یان چەند کەسی کە تەکسیتان بۆ بکرێ بمناوە بە کار بکەن و بۆ وێزگەیەکی تا بە هەردوو ئەتوانین ئەتوان ینی ئەو دەرفەتە ئێستا ینی نازانم ئەگەر ڕوت لە دۆڵەمەندەکان بێ و ڕوت لە ژنان بێت چیان پێ ئەڵێ بۆی ئەم بابەتە بکرێتە سەر بۆ دۆڵەمەنەکان من چەند جارێکی ژیانی پەیوەندیم بە چەند کەسێکەوە کردووە. یەکەم شت کە ئەڵێن مە ئیسفادەی نییە، بەڵام تۆ کە ئیشێکەکەی بەڕاستی یەکەم شتیش تۆ بێ خزمەتی خەڵکیش ینی لە بەرچاو بگری کە تۆ خزمەتێک ئەەکەی بە خەڵک. من کە هاتووم ئەو ئیشە بکەم بەڕاستی ینی وتوبە بەس ئەوەنە من خۆم ئیشەکە بەڕێوە ببم هیچ ئیسفادەیەکی وام ناوێت، بەس تەنها لەبەرەوە ئیشەکە بەرەو پێش بڕات و ئەنی وەکو سەرەتایەکە دواتر لەوانەیەکیش قازانجی هەبێت هەم چەند کەسێکی ئیسفاداکە هەم خۆشم ئیسفاداکەم هەم لە کێشەی کۆمەڵایەتیش بە دوورە بین، یعنی زۆر ئیسفادەی هەیە بەڕاستی. باشە شلێ خان کاتمەوە نەماوە تۆ دوا بابەتی چییە بێ لەسەر مۆزوعەوە ئەگەر ڕوو لە تایبەتی لە خارمەکان کەی بۆ ئەوەی ڕوو لەم دەرفەتە بکەن کارێک بێ و ئەوەشی کە خۆت کۆنتاکتت هەبێت لایانی حکومی ئامادەیە کاراسانی بۆم خان و ژنانە بکات. با ئێمە واز لە کاری حکومی بێنین کە ئێمە ئەمانێ سەربەخۆ کار بکەین، ئەمانوێ کارێکی تازە بکەین با خۆمان بین پێش هەموو شتێ. زۆر ئاسانە ئێمە ئەتوانین بۆ نمونە بە سێژن تەکسیەک بکڕن چەند سعاتێ هەر ئێکیان 6 ساعت 7 ساعت کاری لەسەر بکە و تەسلیم بەوی تری بکە. ئەمە بەستێکە زۆر ئاسانە. ئێستا کڕینی سیارە ئەو دەرفەتەوە کاچالێک پێیوتی ینی ئەگەر لە حاڵێکە ئەم ژنانە خوێندنگاکانی ژنانیان پێدرێ ئەمە لە یەک چان و ژنان ئەمە لە یەک کاتە ئەبێت ئەبێ یەکێکی وەکو کاکچالا کە داوای ئەوە کا بۆ نمونە 20 ژن هەبێ پاسەکان لێ خوڕێ ئەبێ لە ئێستاوە ئەو بڵێ موچەکەی ئەوە نەیە کارکردنی ئەوە نەیە عقدی بۆ بنووسێ لەبەرەوەی ئەم ژنەکەیەتە پێشەوە بەلایانی کەمەوە دووەرە قەستێ وەرەقە سەرفەکە لەبەرەوەی خۆی فێری پازەکە مۆڵەتێکی پاز وەرەگرێ دوایی نەتیجەکەی ئەوە نەبێ بڵێ وڵایی پرۆژەکەی من سەری نەگرت. ئەمە لە حاڵەتێکە ئەنی هاوکێشەکە دوولایەنێ هەم دەوڵەمەندەکان بێنە پێشەوە دەوڵەمەندەکان حەقی دەوڵەمەندمان نییە. ئەو پرۆژەیە کە بۆ نمونە ئەیانەیە خوێندکارەکان بە پاس هاتوو چۆ بکەن با ئەوان بڵێ ئێمە ئەو کەسەی کەیەت عقدی 2 ساڵی بۆ ئۆکەین موچەکەی ئەمەنەیە ئەوە نە سەعات کارەکانی حکومی ئەمە بکە حکومی ئەیکا بڵێ ئەمە کە ئەکرێت ئەعلانەکرێت ئەو کاتە ئەو کەسانەی کە خۆیان پێ باشە لە خۆی ڕائبینێ لە باتی ئەوەی مۆڵەتێکی تەکسی دەرکە بڵێ مۆڵەتێکی پاس دەرەکە ئەو کاتە چێ بێ قۆ لەلایەنی کەمەوە ئەگەر 25 کەس دەست بکا بەو کارە هەژدەی سەرکەوتووە بێ کەواتە ئەمە قۆناغەکە هەردووکیانە
ئەبی ئەوانش چکە ژنێک ئێستا بۆ نمونە من پەیوەندی پێواکەم ئەڵە شلێرخان دلیل چییە بۆ ئەوەی من دووەرە قستێ وەرەقە سرف کەم و لە کاتی خۆم بگرم و پێم مۆڵەتێکی پازیا خولۆری دەرکەم دلیل چێ بۆی ئەوان سپێنێ کارم ئەێنێ خۆ ڕاست دەکات باش لەبەرەوە ئەمە ئەکەوێتە سەر هەردوو لامان زۆر باشە زۆر سپاس بەڕێزان هەرێکە لە شلێرگەری بڕاهێنەری فێرکردنی تۆمبیلی گەورەی بارهەڵگر بۆ بەناز محەممەد شۆفێری تەکسی زۆر سپاس بۆم تەوری بەرنامەکە لەگەڵمانە بوون لە بەڕێزشەیەکی ڕاستەخۆ دەچینە دوهۆک هاوکارمان کاروان لەگەڵمانایە کاروان ڕۆژ باش زانیاریەکانی ڕۆژ لە دوهۆک چین گەشت کاروان گوێت لە دەنگمانە بەلە ڕەبین ڕۆژ باش بیتن زانیاریەت ڕۆژێل پارێزگەها دوهۆکێ وەکو تێتازانین و بابەتێکی گەرمێ هەرێما کوردستان و جیهانیەژی و بابەتێک کۆڕۆنایە ئیدارە پارێزگەها دوهۆکێ هەندێک ڕێنما و هەندێک بڕیار دارێ خستی نەشوانەژی قەدەغاکردنا بەلێ بەلێ ئەلو بەلێ کاک ڕێبین کاک ڕێبین دەنگی تا تێتە من کاروان گوێمان لێتانە بەڵێ فەرموو کاک ڕێبین دەنگم تێت بەڵێ کاروان درێژە بە زانیاریەکان بدەی بەڵێ گوێمان لێتانە فەرموون کاک ڕێبین دەنگم تێت بەلێ زانین و بابەتێک کۆڕۆنایە بابەتێکی جیهانیە بێژین هەروەستان بابەتێکی جیهانیە و بابەتێکی یەگەرمە لە هەرێما کوردستانێژی و لە هەرێما کوردستانێژی بابەتێکی گەرمە ji ber hindê jî çend rênma û zanyarî û herwastan biryar derkeftiniye li îdara parêzgeha Duhokê ji wan jî qedexekirina persteyên serexweşiye û herwastan şehiyan û dawat jî hatîne qedexekirin herwastan kafiyan jî cihên îzdîham hatîne biryare hatiye dan ku bihêne dayexistin ev ew biryarin gel hinde biryarên dî ku li cinayek hatiye pêkînan ji hemî rêveberiyên parêzgeha Duhokê hevkarî gel rêveberiya saxlemiya parêzgeha Duhokê ji bo geriyanê li wan cihên ku biryara qedexekirinê hatiye dan û heker eger nehat bine rawastandin û hewalatiyan pêgîrî pê nekir bîtin ji bo pêrabûnên yasayî kanê pêrabûnên yasayî dîf wezareta saxlemiyê çine dê pêrabûnên yasayî beramber wan cihê nekirin ev zanyariyên rojê ne rêbîn زانیاریên dîyên yên ku nava sosyal medyayê dal parêzgeha Duhokê keftîne nava dengdanê dal nava taybetî bêjin fermanberên parêzgeha Duhokê da ku mamosta û hemî wezaretên serb wezareta serb hikûmeta Herêma Kurdistanê ve ku fermanberên wan beriyan ha mûçeyê wan ji ber qeyrana dareyî hatbû paşkewtkirin ev rûke da li parêzgeha Duhokê grupek hatiye pêkînan bi navê grupê kanê paşkeftê min daxwaza paşkewtê xwe keniye ku çend sal bi hat ew salên qeyrana dareyî hatbû paşkewtkirin Evî grupî nava sosyal medyayê da gelek deng vede tiştê bêjiniye ku rêkûpêkil vêre ew hemî ew wezaretên serb hikûmeta Herêma Kurdistanê ve beşdarin ne bitine wekû salên borî bitine mamoste ne her çend ew grupê pê rabûyî mamoste ne xandingehan dewam etken lê ew ên ku beşdarî vî grupî dikin hemî wezaretin taybetî jî wezareta navxwe ku çi caran wezareta navxwe bêjin piştdarî divan گروپا دا نکر بو جبو زیادتر زانیاریان جی ماموستا میوان سعید میوان ما کو رجخر اوی گروپی زانیاریان ج ماموستا میوانی ورگیرین ماموستا میوان اگر بو مبدا دیار کردن اف گروپه هاتیه درست کردن بو چه مبسته اف گروپه هاتیه رکستن شلای ماموستا بدل برواری و و کمک اندامات دانش بوی که او پاشکوت هاتیه
فوتاندن آنجی خو بدن کرن هندی ما فنتین استاندن نه دان ودی اف گروپا بو هندی کو فشاره که بخنا سر حکومت کو اف پاشکفته هبیت دان و هر وصا بو پلا برس کرنجی کو حکومت خو بدای کریه و سر چندین سالا کو ما مستدا ما خود کن یعنی هر فرمان برک هر وزارت که حتی وگاوی حکومت خوب بدن که یل سرما فین اوان فرمان برین هنه. بله ما مستاکرم بجین تو بوم دیار که اف گروپا تنه بوم مستانه یانجی فرمان بر دیجی ود. نخیر راست داره خیرین میکو ما مستابو نه برینو که گروپا که بو ابناوی گروپ ما مستا نرازی دنگ ما مستا نرازی ل نهاد هر ما مستا رک خیرین وینه ل وزارت آنام خود دانه وزارت خاندنا بلند دانه وزارت کشتوکاله و همی وزارتات دهنه لی تشتی دل خوشکر مدوید که از بیجم همی دمان بیجن که دهوک بدنگ بو و دهوک دنگ نرازی لینین الویجاره دهوک دست پیشخر بو که البریا سلیمانی و حوله دنگ نرازی بونه لی دنگ ودایا و نزدیکی 13,000 ته پراندیک کو اندام گروپینه. بله ما مستقبلی گروپ سوشیال میدیا داد چه پیروان دیهین کن چه چالاکیان دیهین دیگه. چه بنویت حتی او گهت جماره کو مد ویتن کوش 100,000 ته پرینیتن انیتا ما او کو حوله رو سلیمانی جوجاره ام هشیار که اینو بینوار نصر خط دما کو او جماره ما پیدوی کر و گهش توی جماره او ام پیش بینید کن لوی دمیده چالاکی میدانی هبن پریکن یاسایی پریکن آشتیانه دور جتون دو تیجیه که ام بجنه ما هین تک دارن لی یکو بلا او بسیار بکن که جیان خلکی تک دایه کاروان بله ربین او زانیاری بونین کو گروپ پاشکفت پارزگاه ها دهو که پی رابوی کو اکو وانجی دیار کری واند ویتن پارزگاه هندیجی تفکار بند گلوا و داخواز آمافت خوب کند گل همی فرمانبرین حکومت هرما کردستانی زۆر سپاس بۆ کاروان و میوانەکەت کا بە شوەیەکی ڕاستەوخۆ لە دهۆکەوە لەگەڵمانە بوون دەچی لە کفری بۆ لای هەوکارمان حەیدەر ئەحمەد حەیدەر ڕۆژ باش زانیاریەکانی ڕۆژ لە کفری چین بەڵێ هەموو کاتێکتان باش سپاس بخوا ئێستا هەتاوێکی زۆر خۆشە هەر لە ڕۆژانی ڕابردوشدا بەشێکی زۆری لە هاوڵاتیان بەرەو گەشتکردن دەرەچن واتە دەچنەوە شوێنانێکەوە بۆ گەشتکردن و یاریکردن و بەسەربردنی کاتێکی خۆش پلەکانی گەرمان لە زیاتر لە 20 پلە بەرەوەی سەرەوەیە کامش بۆ نەخۆشی کۆرۆنا دەرمانە لە هەمان کاتژە من دەمێ ئاماژە بە هەواڵەکان بدەم دیارە کۆمەڵی خوێندکارانی کوردستان کۆمیتەی کفری لە ڕێگەی چەند تیمێکەوە خۆبەخشانە لە ڕێگەی ستایشی دەستگا ئەمنیەکان بە تایبەت ئاسایش و پۆلیس و هەموو ئەو لایەنانەی کە ڕۆلیان هەبووە بۆ پێی کفری ناوچەیەکی سنووریە دەستگا ئەمنیەکان بە هاوکاری پێشمەرگە و هاوڵاتیانیش توانویانە بەشێکی زۆر ئارامی ئەم ناوچەیە بپارێزن بۆیە ئەم هەنگاوەی کۆمەڵی خوێندکارانی کوردستان لەوەی ستایشکردنیان و بەسەرکردنەوەیان دابەشکردنی گوڵ و ڕێزێنانیان ئەمە هەنگاوێکی نوێیە بۆ پێیکەوە ئەم ڕێکخراوە دەتوانێت کاری باشتر بکە ئەمە وەکو دەستپێکێکی کارەکان من دەمێ ئاماژە بکەم کەوا لژنەی یەکێتی تۆپی کوردستان لە پێناو بەرژەوەندی یانەکانی کوردستان کە بڕیارە سبەینە دوو سبەین خولی پلە نایە بوو هەروە پلەیەکیش یاریەکانی بەڕێوە بچێت بەڵام لەبەرەوەی بۆ پاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بڕیار دراکەوە هەموو ئەو یارانەی بەبێ هیچ هاندەرێ بەڕێوە بچێت کامیش لە پێناو بەرژەوەندی گشتی سەبارەت بە نەخۆشی کۆرۆنا دیارە ئەو بازگانەی کە لە سنووری کفری و کۆکس و کەلار و ناوچەی گەرمان و بڵین زنانش دانراوە توانراوە تا ئێستا زیاتر لە 4,000 پشکنین بکەن کە ئەمە هەنگاوێکی باشە لەلایەن تیمەکانی تەندروستیوە لەها ئەموویژی باشتر و خۆشحاڵترەوەی کە تا ئێستا هیچ ڤایرۆسێک لەو ڕێژانە تۆمار نەکراوە لە گەرمیان کە تا ئێستا ئەمە هۆکارەکەی بۆ دەکرێتەوە ناوچەی گەرمیان ناوچەی گەرمە هەروەها تیمەکانی تەندروستی هەوڵەکان نەخستۆ دەگەڕ هەواڵێکی دیکە دەمێت ئاماژەی پێکم لە پێناو ئەوەی کە قەیرانی بنزین دروست نەبێت سوتەمەنی دروست نەبێت ئاسایشی گەرمیان لە ڕێگەی چەند مەفرەزێک و هەموو ئەو ئۆتۆمبیلە بارهەڵگرانی کە تەنکەر و نەوت و بنزین دەهێنن بۆ گەرمیان
ئاسایشی تایبەتی بۆ دابین کراوەکەوە لە داخلبوونیان بۆ ناو سنووری ناوچەی گەرمیان و گەڕانەوەیان هیچ شۆفێری لەو شۆفێری ئێرانانەدا نابەزن لە هیچ شوێنەکانی ئەو کۆگانی کە بنزین بەتاڵ دەکەن کامە هەنگاوێکی باشە جێگای ستایشەکەەوە ئاسایش توانوێتی نە قەیران دروست بێن نە ئەو ڤایرۆسر بێتە لە منزریەوە کە یاخود لە مەرزی پەرۆزخاونە کە دێتە ناوچەی گەرمانە کە ئەمە هەنگاوێکی دڵخۆشکەرە قامێتی کفریش بەردەوامە لە گەڕان و پشکنین بۆ بەسەرکردنەوەی هەموو ئەو شوێنانەی کە دەبنە مایی مەترسی یاخود بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەمە کۆی زانیاریەکانی سنووری ناوچەی گەرمیان بوو من دەگەڕمە سودەی کەناڵی گەلی کوردستان. زۆر سپاس باو کارمان حیدەر ئەحمەد کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کفریەوە لەگەڵمانە بووی سپاس بۆی کە تاوکوێ سەبینەرمان بوون سپاس باو کارانم بورگە و بابەتەکانی بەرنامە ئەمڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە هەر شاد بن و خواتان لەگەڵ.